چۆن بزانیەوە ئازاری کە هەمانە ئایا بەهۆی کێشەی گورچیلەوە دروست ئەبێ یاخود بەهۆی کێشەیەک لە دەرەوەی ئازاری گورچیلەوە بێ. بە ناوی خوای گەورە و میهرەبان من دکتۆر زبێر محەممەد ئاغا. خۆشەویستانی بەڕێز، زۆر جاچارە خواست کە سەردانمانەکە ئەڵێ کێشەم هەیە لە گورچیلە بۆچی لە بەرەوەی ئازارم هەیە. مەرجنیەوە ئازاری لە یەکێک لە لاتەنیشتەکانەوە بێ بەهۆی کێشەی گورچیلەوە دروست ببێت. چۆن ئازاری گورچیلە جیاکردنەوەی ئاسانە بە جۆرێک کە لە پڕ دەست پێ ئەکا و خیلالی 10 بۆ 15 خولەک زۆر بەرز ئەبێتەوە و عادەتەن نیو کاتژمێر ئەخایەنێت. بە زۆرێک ئازارەکە ئەوەندە زۆرە کە سەردانی نزیکترین کلینیک ئەکا چارە خوازەکە بۆ مەبەستی وەرگرتنی چارەسەر و ئازار شکن. و عادەتەن ڕشانەوەی لەگەڵا بێ و زۆرجار ڕەنگی میزی گۆڕانکاری بەسەردادێ بە زۆرێک کە ڕەنگی میزەکەی لەوانێ سوور هەم بگەڕێ و هەندێک جار دەرەجەی حەراری یاخود تاولەرزی بەرز ئەبێتەوە و هەندێک جار چارە خوازەکە نانی بۆ ناخرێت. بەڵام ئەو ئازاری کەوا دروست ئەبێ بەهۆی کێشەیەک لە دەرەوەی ئازاری گورچیلەوە عادەتەن درێژخایەنە لە کتوپەڕ نییە و دەرەجەی بەرزیەکەی ئەوەندە زۆر نییە کە چارە خوازەکە بەرگەی نەگرێ و عادەتەن ڕشانەوەی لەگەڵ نابێ و ڕەنگی میشی گۆڕانکاری بەسەردا نایێت و عادەتەن لەگەڵ جوڵەیە لەگەڵ ڕۆیشتنە لەگەڵ خۆلانکردنەوە و لەگەڵ سەرما و گەرمایە زیاد و کەم ئەکات. بە هیوای لە شتاغی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.